لە زانکۆی هۆڤسترا لە نزیک شاری نیویۆرک یەکەم دیبیت لە نێوان هەردوو کاندیدی دیموکرات و کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوەچوو کە ماوەی کاتژمێرێک و سی خولەکی خایاند و چەندین تەوەری وەک شەڕی داعش و ئابووری ئەمریکا و کێشەی ڕەگەز و جەنگی عێراقی لەخۆگرتبوو. بەپێی ڕاپرسیەک کە تۆڕی هەواڵی CNN لەگەڵ بینەرانی دیبیتەکە ئەنجامی داوە، کلینتۆن لە یەکەم دیبیتدا بەڕێژەی لە سەدا 62 بەسەر دۆناڵد ترەمپدا سەرکەوتنی بەدەستهێناوە کە لە ڕاپرسیەکەدا تەنها لە سەدا 27 بەدەستهێنا بوو. میدیاکان لەبارەی دیبیتەکەەوە باز لەوە دەکەن کە دۆناڵد ترەمپ کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا زۆرینەی قسەکانی وەک بەرگری وابووە و تەنها لە بابەتی بازرگانی و ئابووریدا قسەی تەواوی خۆی هەبووە. لەسەر بابەتی ئاسایشی ئەمریکا و پەیوەندی نێودەوڵەتیەکانیش وەڵام و بۆچوونەکانی باوەڕ پێکەر نەبوون. خاڵێکی تر کە بۆ جێگەی ڕەخنە بۆ ترەمپ بریتی بوو لەوەی کە تا ئێستا راپۆرتی پێدانی باجەکانی بە حکوومەت بۆ ڕایگشتی ئەمریکا ئاشکرا نەکردووە. هیلاری کلینتۆن ترەمپی بە کەسایەتێکی ڕەگەزپەرستانە دژ بە هاوڵاتیانی ڕەشپێسی ئەمریکی و ئافرەتان و موسڵمانان و کەمینەکان لە ئەمریکا تۆمەتبار کرد. لە بەرامبەریشدا ترەمپ کلینتۆن و حزبەکەی بەنانەوەی ئاژاوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆمەتبار کردو بە بێتوانە لە چارەسەرکردنی قەیرانەکان ناوی بردن. لای خۆشی و کلینتۆن وەڵامی ترەمپی بەوەدایەوە کە هەر کاتێک وەک خۆی گەشتی بۆ 112 وڵات کرد و دانوستانی لەسەر ڕێکەوتنی ئاشتی و ئاگربەست و ئازادکردنی کەسایەتی ئۆپۆزیسیۆنی کرد یان 11 کاتژمێر لە بەردەم لیژنەیەک لە کۆنگرس خۆی ڕاگرت، ئەوە ئەو کات دەتوانێت باسی توانە ئۆقرەی لەگەڵ تا بکات. لە بەشێکی تری دیبیتەکەدا هیلاری کلینتۆن بە پێویستی زانی پشگیری زیاتری کورد بکرێت لە شەڕی دژ بە داعش. وتیشی دەیانەوێت لەم ساڵدا داعش لە عێراق لەناو ببرێت و لە سووریاشدا بە یەکجاری تێک پشکێنێت. لای خۆشیەوە دۆناڵد ترەمپ ڕایگەیاند کاتێک هیلاری وەزیری دەرەوە بووە داعش لە سەرەتاکانیدا بووە، بەڵام ئێستا لە 30 وڵاتدا بوونی هەیە، هەر بۆیە گومانی هەیە لەوەی کلینتۆن بتوانێت لە ناویان ببات. دیبیتەکە کە زیاتر لە 100 ملیۆن هاوڵاتی ڕاستەوخۆ بینەری بوون، کاردانەوەی زیاتری دەبێت لەسەر قورسایی و توانای کاندیدەکان و کاریگەری دەبێت لە یەکلاییکردنەوەی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. یەکێکیشە لە 3 دیبیت کە بەر لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە 8 تشرینی دووەمی داهاتوودا لە نێوان هیلاری کلینتۆن و دۆناڵد ترەمپدا بڕێوە دەچێت. کاروان شێخ موحسین، NRT.